لە نێو سروشتە جوان و دڵگیر و دڵڕفێنەکەی قەرەداخەوە سڵاوێکی گەرمتان لێبێت ڕەوەند دەرۆن سڵاوێکی گەرم لا بینەرانی عزیز و خۆشەویستمان بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن بە هیوان بەیانیەکی پڕجوانی و ئارامی و تەندروست باشیتان هەبێت بتوانن بینەری بەرنامەی ڕۆژێکی نوێ بن چێژوەرگرن لە ماوەی کەمتر لەم دوو کاتژمێری کە لەگەڵتان ئابین بۆ ئەوەی چێژوەرگرن لە تەواوی ئەو بەڕگانەی کە لە پرۆگرامی ڕۆژێکی نێ و لە ڕۆژی هەینیە بۆ ئێوەی خۆشەویست ئامادەکراوە لەم بەشەی پرۆگرام هاتوومەتە چەند بەشێکی جیاوازی قەرەداغ هاوڵاتیانی خۆشەویست گەشتیارانی خۆشەویست سەردانی ئەم جێگە جوانەی قەرەداغیان کردووە کە هەمیشە وەکو فەرشێکی سەوز قەرەداغ ئەبینرێت ماشەڵڵا دیمەنێکی هێندە جوانی هەیە بە گوڵ و گوڵزار دار و درەختێکی زۆر زۆر جوان لێرە ئەبینرێت هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانیش بۆ بەسەربردننی کاتێکی خۆش هاتوون سەیرانی خۆیان ئەکەن ئێوەی خۆشەویستیش ئەگەر دەرفەتان هەیە بینەری بەرنامەی ڕۆژێکی نوێ بن بەڵام گەشت و سەیرانی خۆشتان لە یادمەکەن وەرن سەردانی ئەم جێگە جوانەی سروشتی جوانی کوردستان بکەن هەر دڵ ئەکاتەوە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە لەگەڵەوەیە چێژوەرگرن لەگەڵ خۆتان و خانەوادەکەتانە کاتێکی خۆش بەسەر بەرن خواردنی بەچێژ نۆش بکەن و هەندێک بەسەرهاتی خۆشتان لەگەڵ خۆت و خانەوادەکەتە زیاتر بگێڕنەوە لە ماوەی ئەو سەردانیەتان کە سەردانی ناوچە جیاجیەکانی سروشتی جوانی کوردستانەکەن اینجا ئەبینم ئەم خێزانە خۆشەویستە لە دەستپێکی بەرنامەکەوە با بینە لایەن با بزانم ئەم خاتوونە سەرقاڵی چییە؟ سڵاو لێبێت و ئەم کاتتان باش بەخێر بێ زۆر زۆر سپاس دەکەم بەخێر بێ زۆر سپاس ئەوە سەرقاڵی پێچانەوەی یاپراغی سەڵق بووی بەڵێ باش ئەی دەست خۆش بێ ئەمە بۆ نیوەڕۆ ئامادەیەکەی بەڵێ یاخوا نۆشتان بێت جا بێگومان یاپراغ تاموچێژێکی زۆر زۆر جیاوازی هەیە لە گەشت و سەیرانەکانە تا چەند دەبینەری بەرنامەی ڕۆژێکی نوێن با بڵێن ئەو تەوەرانی کە تایبەتە بە لایەنی کۆمەڵاتی و لایەن تەندروستیەکان بینەرین گشتی بینەرین دەستان خۆش بێت پێم بڵێ چۆن بوو قەرەداغتان هەڵبژار بێن سەردانی ئەم جێگە جوانە بکەن بەخۆشی مناڵەکان و هاتوون و ئەمانە زاوا من لە سلێمانی و هاتوون و بۆ خۆمان هاتینە بۆ سەفرە و ساحە و بەخۆشی خۆمان و بەخۆشی ئەوەی شۆ چاوتان ماچەکەین بەخێر بن بەسەر چاوم بێت یاخوا هەر لە خۆشییا بن پێم بڵێ بەدەر لە یاپراغی سەڵق چیترتان ئامادە کردو خانمان هەمیشە کابانی ماڵ شتی جیاواز بیبرژێنین و ئەوە دۆڵمەیان بۆ ئەکەم و ئەیتر ئێوارەش هە لێرە بووینە هەر هەمان چتمان کردووە و ئیمشەو لێرە بووینەوە ئیمشەو لێرە بووڵێ لە کاتژمێر چەنەواتن وەڵا لە یانزەینی مەڕۆ لە ماڵ دەرچووی هەر زۆر زۆر باشەکەواتە وەڵی لەم سروشتە جوانەیە ئەم شەوتان لێرە بەڕێ بەڵێ لێرە بووین سارد نەبوو بەێ وڵا سارد بوو بەس خێوەتمان هەڵدا بوو لەژێر خەوێت تا بوون بەمان لێم ناڵەکان بەڵێ زۆر باشە یاخوا بەخۆشیتان بێت ئەمڕۆ تا کاتژمێر چەند لێرە ئامێنەوە هەتا ئێوارە لێرێ نان ئێوارەی شەخۆینەوە ئەڕۆین یاخوا بەخۆشیتان بێت هەمیشە سەیرانێکی خۆش بەڕێ بکەن ببینە لای ئەم بەڕێزانش سڵاوتان لێ بێدەم کاتتان باش بەخێر وێستەر چاوم بەڕێزی سەرسەرم پێم بڵێ قەرەداغ هەمیشە بە سروشتە جوانەکەی ناسراوە تا چەندە خەڵک لە وەرزی بەهارە سەردانی جێگە جوانەکانی کوردستان ئێرە فەسڵێکی زۆر خۆشە و طبعاً ئەم منتیقە خەڵک هەڵی ژماردۆ و کەشەواکەی خۆشە و دەرەجەیەکە و ئەیتر ئێمە ئەوان لەگەڵمان خەسوومن لە گەرمیان و هاتنیێمە ژێرەمان هەڵژمار و بە خۆشیێوان و ئەم شوێنە سروشتە جوانە و لە خزمەتانین یاخوا هەمیشە لە خۆشییا بن ئێوەی هاوڵاتی کە سەردانی ئەم جێگە جوانەتان کردووە لە دوای ڕۆشتنتان بۆ ماڵەوە تا چەندە ژینگەکە بە جوانی ئەهێڵمی کۆکەین و جوان و میەکەینە علاگۆی بین و لەگەڵ خۆمانە لە دوای سیارە دایانین و هەتا حاوێک بینێکەینە ناوی کا سروشتەکە بۆی وێران نەبێ بۆ یەکێکی ترەوە داوای لەکەم لە خەڵکیش حاچێکی هەڵاقتەناجێرێکیش هەڵی گرێتەوانێ بۆی وێران نەبێت ئەوە پەیامێکی زۆر زۆر جوانە بێگومان ئێمە ئەو کیسی خۆڵانی کە هەمانە لە گەشت و سەیرانەکانە بەکاری بێنین باش یەک پارچە ڕەش منابەت بە تایبەتی بۆی هیچ فڕە نەیرێ و بیکەینە ناوی و
سروشتەکەمان تێک نەچێت ئەوە هاوکار مێنەکان بگوازێتەوە ئەوە لە ئێستا پێم وا بێت کیسی ئەوە خۆڵەکەتان ئامادەیە لە لای ئۆتۆمبیلەکەشەوە ئامادەتان کرد ئەی دەستان خۆش بێت دوای ئەیکەنە پشتی سیارەکانتانەوە ئەیبەنەوە لە شوێنی خۆڵەکان ئێم سروشتە جوانە گوناح نییە وێران بێت لەو شوێنانی کە خۆم و بەڵێ. خاشاکەکەی لێفرێدرێت ئێوەش فڕێیان دروستە داواکاریم لە خەڵکی وەکو ئێمە بیپارێزە و وێران نەبێت ئەگە من وێرانەکەم یەکێکتر وێرانەکە عنی هیچی تیان نامێنێت دەست خۆش لە خزمەتە. کاکەش پەیامی خۆی بنێنێ سڵاو لێبێت بۆ تۆش زۆر زۆر سپاس دەکەم سپاسەکەم بێ پێم بڵێ تا چەندە چێژ دووەرگرتووە لەم دیمەنە جوانە وڵا زۆریش زۆر دیمەنێکی خۆش و دڵڕفێنە یعنی بەڕاستی قەرەداغ ناوچەیەکی زۆر خۆشە هەم لە بینی گەرمیانی شایە و سلێمانی شایە ئیستا ئێمە لە سلێمانی و هاتوینەوە ئاوەڵزاوەکانی تریشمان لە گەرمیان و هاتوون ئەش خەسومانە خەریکە یاپتاقەکە و بەخۆشی ئەمان هاتووی ئەم شۆ لێرەش بوونەوە کەواتە با پرسیارێکە لێ بکەم خواردنی دەستی خەسووتە بەلاوە چۆنە جایتر باسی خەسووشدانی خواردنێکە بەلاوە خۆشە وەڵا هەموو شتێکی هەمووی خۆشە خۆشە. ئارە وەڵا. بەوەنە با بڵێن وەسف و مجاملەیەکی ئەوە خۆت شتە ڕاستیەکە ئاڵی بابەتە ڕاستیەکە باسەکەی وانە یاخوا لە یەکتان نەکامە هەر بۆ خۆشی باسم کرد بێگومان ڕەخساندنی کەشێکی جیاواز لە ناوچە گەشتیارەکانە هەمیشە بۆ خێزانەکان جیاواز ئەبێت بەسەراتێکی جیاوازی خۆت و خانەوادەکەت لە کاتی هاتنە دەرەوەتان بۆ گەشت و سەیرانەکان هیچتان لە وەڵی نەوەڵا لەم کاتێ بەس هەر خۆشە جوێکی خۆشەوە لەگەڵ خانەوادەیە و برادرانە و کشتیانات خۆشە جوێکی خۆش یاری دۆمینە و تاوڵە و ئەم شتانەتان نێناوە لەگەڵ دۆمینەمان کردووە و تا لە خێوەتەکەیایەوە ئەم شو هەتا درنگانێکەمە دۆمینەمان کردووە تا دووی سێ نەخەوتوین ئاڕەڵە هەر دۆمینێ و چایە و هاوێ و نیسکافێ و ئێ بۆ چی هاتوین جۆ بگۆڕین و کاتێکی خۆش بەسەر بەرین یاخوا هەر لە خۆشییا بن با زۆر لە کاتان نەگرم ئەوە چایەکەشتان ئامادەیە دەستان مەمنون نۆشتان بێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان بێگومان خۆشحاڵین بەوەی کە هاوڵاتیان کاتێکی خۆش بەسەرەبن لە تەواوی ئەو جێگانەی کە لە کوردستانی ئازیزەوە هەمیشە دیمەنی جوان هەمیشە سروشتێکی جوان لە ناوچە جیاجەکانی کوردستان هەیە لەم وەرزەیە وەرزی بەهار هەمیشە بە وەرزی گەشت و سەیران ناسراوە گەشتیارانی دیکەش لە شارەکانی دیکەی لە خواروی عێراق و با بڵێن جێگاکانی ترەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن بۆ ئەوەی بچنە جێگا جیاوازەکانی کوردستان و ببینن کوردستان چەندێک دەوڵەمەندە بە با بڵێن سەوزایی و گوڵ و گوڵزار و ناوچی دڵگیر و دڵڕفێن و با بڵێن دیمەنێکی سەرنجڕاکێش لە خۆ ئەگرێت جا پێم خۆشە ئەگەر دەرفەتیش هەبێت چەند خێزانێکی دیکەش بەسەر بکەینەوە بێگومان هاوکارم وێنەکانتان بۆ گوازێتەوە تا ئەگەمە لای خێزانە خۆشەویستەکان ژمارەیەکی زۆر لە خێزانە ئازیزەکان با بڵێن بەدر لە سلێمانی ئازیز لە جێگاکانی دیکەشەوە سەردانی قەرەداغیان کردووە بۆ ئەوەی کاتێکی خۆش لەگەڵ خۆیان و خانەوادەکەیانە بەسەر بەرن و لە هەمان کاتە ئەوەشی کە ئەبینرێتم خێزانە باسییان کرد لە دوێنێەوە سەردانی قەرەداغیان کردو ئەم شەوماونەتەوە لێرە بەڵام کەشەکەی زۆر جیاواز بووە بۆ ئەوان بە هیواین هەموو خێزانێک بتوانێت لەم وەرزەیە و بە تایبەتیش لەم ڕۆیە کە ڕۆژی هەینیە سەردانی شوێنە جیاوازەکانی کوردستان بکەن ئەو بۆیە دووسێ جار دووبارەیەکەمەوە چونکە بەڕاستی دیمەنێکی جیاوازی هەیە ئەم خێزانە خۆشەویستەش لێرەن وڵایی جێگەیەکی زۆر جیاوازیان هەڵبژاردو هاوکارم ڕێباز با لەگەڵم بێت بابزانم ئەمان لە کاتژمێر چەنەوە سەردانی قەرەداغیان کردو ئەیانوێت کاتێکی خۆش لێرە بەسەر بەرن سەلام عەلەیک زۆر سپاس ئەم کاتتان باش پێم بڵێ ئێوە لە کاتژمێر چەنەوە هاتن بۆ کاتژمێر هەشتەوە لە کاتژمێر هەشتەوە بەخێر بن کە هاتن کەسی لێ نەبوو لە قەرەداغ بەڵێ سێ چوار ماڵی لێ بوو ئەلم دەور و پشتەمانەوە کە هاتین زۆر ڕاستە ئەمڕۆ تا چەندە دڵخۆشن لەگەڵ خۆت و خانەوادەکە تا ڕۆژێکتان هەڵبژاردۆ بۆ ئەوەی کەشێکی بەهاریانە بەڕێ بکەن وەڵای زۆر دڵخۆشین و کەشەکەی ئارامە و خۆش و بە تایبەت شوێنەکەش زۆر خۆشە و ئیتر منتیقەکەش بە ناوبانگە و سەیرانگایەکی خۆشە و ئیتر ئاوە
کوێ شوێنەکەی هەڵبژارد اقتراحی خۆت بوو یان بەڕێزی وەڵی ئەم بەڕێزە بوو ڕاز بڵێ ئەرە وەڵا کاکە سەروە باشە چونکە ئەوە بیدا هەر کەسێگەر خێزانێکە سەردانی شوێنەکانەکە جارێ یانی جێگاکە دەستنیشان بکەن وەڵا ڕاستەکەی زۆر ڕاستم با بچینە لایەن بەڕێزەش سلااو لێ بێتەوەم کاتت باش بێت چی تەیە بۆ خێزانە خۆشەویستەکان کە ژینگی جوانی کوردستان بپارێزن والله چی مێڵێم ژینگێ بپارێزن و شت لەم لاولاام کۆ فڕێمەیەن و ئیتر کە لە دوای خۆدان پاشماوەکە کۆکەنەوە و ئیتر چیمە بێ وەڵا ڕاستە باشم ئەوە ئێستا چاتان خواردەوە بەڵێ یخوا عافێتتان بێت پێش دەستپێکی بەرنامەش پێم وا بێت برژاوتان هێنابوو لەگەڵ خۆتانە یخوا عافێتتان بێت و کاتێکی خۆش بەسەر بەرن بە هیوای سەیرانێکی خۆش و بەهارێکی خۆش بۆ ئێوە بۆ تەواوی خێزانە ئازیز و خۆشەویستەکان ئازیزانی ئێمە هیوادارم ئێوەش چێشتان وەرگرت بێت لەم بەشەی پرۆگرام و هەمیشە لە گەشت و سەیران و بەهارێکی خۆشابن ئەگەڕێمەوە بەلای هاوکارانم لێستایە